دەستوری عێراق بە هەموو ئەو تێبینیانەشی کە لەسەری هەیە ڕەنگ بێ یەکێک بێ لە دەستورە باشەکان ئەگەر باتبایە وەکو خۆی جێبەجێ بکرایە نەک ئەوەی کە دەسەڵاتدارانی عێراق وەکو مێنووی ڕێستۆرانت ئەوەی حەزیان لێبێ ئەوە جێبەجێکن ئەوەی حەزیان لێ نەبێ پێشێلیەکەن ئەگەر ئەو دەستورە پێشەل نەکرایە ڕەنگ بوو ئێستا عێراق هەنگاوی بەرەو پێش ئەو بنایە تا ڕادەیەکی زۆریش دموکراسی و ئازادی لە عێراقدا فراهەم بکرایە بەڵام دەسەڵاتدارانی عێراق دەیانەوێت تەواوی عێراق بە ڕەنگی یەک پێکاتە و بە یەک ئاینزا ڕەنگڕێژ بکەن ئەمانە دەمانگەێنێتە کوێ ئەی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چییە لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بن زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ کاک دکتۆر بۆ خۆت باش دەزانی بە پێی دەستور دەڵێ سەرۆک کۆمار پارێزەری دەستورە کە لەکوێ پێشێل بکرێت دەبێت دەنگ هەڵبڕێ ینی بەڕای ئێوە سەرکۆمار دەتوانێت ڕێگری لە پێشێلکاریەکانی دەستور بکە ئەگەر بەڵێ بۆ نایکە ئەگەر نەخێر کەواتە هیچ گلەی نییە بەڵێ زۆر سپاس کاک حاکم سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان 24 بە دڵنیاییەوە سەرۆک کۆمار ئەو سەلاحیەتەی هەیە ئەگەر هاتوو دادگای فدرالی لە یەک لە بڕیارەکانی پێشێلی دەستوری کرد وەکو ئێستا ئێمە دەیبینین لە کۆمەڵێک بڕیار بەڕاستی ئاراستەی عەمەلیەی سیاسی لە عێراق بە تەواوی گۆڕیوە بینیمان لەو ماوەی بە تایبەتی تەشکیلەی ئێستا کە لە دوای 2021 دەست بەکار بوون کۆمەڵێک بڕیاری سیاسیان دەرکرد کە دوور لە هەموو یعنی بە هیچ شێوازێک پابند نەبوون بە دەستوریان بە یاساکان و زۆر وازح بوو بڕیارەکان بڕیاری سیاسین و با بڵێن پێچەوانەی دەستور بوون لەو حالەتە پێویستە سەرۆکۆمار تەدەخل بکە ئێمە وەکو تعبیرێکی مەشهور هەیە کە دەڵێن بە عەرەبی دەڵێن حامید دەستور کە بە سەرۆکۆمار دەڵێن پارێزەری دەستورە ئەوە لە فەراغەوە نەهاتووە دەقێکی دەستوری هەیە ئەم مافەی بە سەرۆکۆماردایە کە لە مادەی 67 هاتووە کە دەڵێ وەیەسهەر على ضمان الالتزام بالدستور کە باس لە سەرۆکۆمار دەکە دەڵێ شەونخوونی دەکە یعنی بە شەو بە ڕۆژ دەبێت تەماشای بڕیارەکان بکە شەونخوونی دەکە بۆ ئەوەی گەرنتی ئەوەی بکە کە هەموو لایەک پابند بن بە جێبەجێکردنی دەستور کەواتە ئەو مافەی هەیە سەرۆکۆمار کە ئەگەر هاتوو بڕیارێک دەرکرا پێچەوانی دەستور بێ ڕەتی بکاتەوە بەڵام بەڕاستی لە تەفسیراتی ئێستا کە تەطبیق دەکرێت ئەو سەلاحیەتەی یعنی دەتوانین بڵێن خودی سەرۆکۆمار ئەو سەلاحیەتەی نەداوە بەخۆی طبعا ئێمە لە دستور مادەی 73 مان هەیە کۆمەڵێک دەسەڵاتی یعنی ڕێز کردووە کە دەسەڵاتی سەرۆکۆمارن بەڵام لە ئاخیری دەڵێ لە یەک لە خاڵەکان دەڵێ هەر دەسەڵاتێکی تر کە لە دەستور هاتووە یەک لە دەسەڵاتەکان ئەوەیە کە لە مادەی 67 هاتووە کە دەڵێ وەیەسهەر على ضمان الالتزام بالدستور ئەمە خەلەلێکە بەڕاستی سەرۆکۆمار دەبووە یعنی هەڵوێستی هەبی ئەو قرارانەی کە لە دژی هەڵوێستی نییە والله يعني دەبی لە خودی سەرۆکۆمار بپرسین بۆ هەڵوێستی نییە خاصەتەن طبعا سەرۆکۆمار خەیمەی وەکو عەرەب دەڵێن خەیمە لكل العراقيين ئێمە ناڵێن تەنها لە بڕیارەکانی دژ بە هەرێمی کوردستان هەرچەندە لە پێکهاتەی کوردە سەرۆکۆمار بەڵام هەر بڕیارێک کە دەربکرێ ئەگەر لە بەرژەوەندی عێراقیەکان نەبی پێویستە هەڵوێستی هەبی چونکە ئەو پارێزەری دەستورە بەڵام کە ئەم سەلاحیەتەی نادەت بەخۆ دەبی پرسیار لە ئەو بکرێ بەڕاستی ئەم سەلاحیەتەی هەیە ئەگەر بێ سەر بەڵام ئەگەر ئێمە طعن لە با بڵێن ئەو مافا یان ئەو سەلاحیەتە لای سەرۆکۆمارە مشکلەکە ئەوەی ئێستا تەفسیری دستور بە پێی مادەی 93 دراوەتە محکەمەی ئیتیحادی کە تەفسیری دستور دەکە بە شێوازێک تەفسیری دەکە دیسان لەوەشەوە ئەم مافەی لە سەرۆکۆمار وەردەگرێتەوە ئێمە دڵنیاین بەڵام نەسەکە زۆر سەریحە وەیەسهەر على ضمان الالتزام بالدستور زۆر سەریحە بەڵام بەداخەوە یعنی دادگەی فدرالی لە زۆرێک لە بڕیارەکان زۆر بە سەریحی پێشێلی دەستور دەکە و کەچی قرارەکانی هەر یعنی هەموو لایەک پێوە پابەندە تا ئێستا کاک دکتۆر محەممەد با بێمەوە سەر دەستور لە دیباجەکەی زۆر بەڕوونی دەڵێ ئیلتیزامکردن بەم دەستورەوە یەکێتی خاک و گەلی عێراق دەپارێزێ ئێستا عێراق هیچ ئیلتیزامێکی پێوەی نییە نزیکەی 6 مادەی دەستوری پێشێل کردووە کەواتە هیچ شتێک ماوە بۆ بوونی عێراق پێی بوترێ دەوڵەتی عێراق و یەک پارچەی خاک و گەلی عێراق ڕاستە لە کۆتایی دیباجە لە کۆتایی آخر فقرة دەڵێ إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر شعبا وأرضا وسيادة
وەکو جەنابەت شیت کردەوە پابندبوون بە دەستور ئەوەیە کە یەک پارچەی عێراق دەپارێزی کە پابند نەبی بە دەستور بە مەفهومی مخالفە کە لە قانون پێ دەڵێن مەفهوم یعنی مانای پێچەوانە ئەگەر پابند نەبی بە دەستور کەواتە ئەوە دەبێتە مایەی ئەوەی کە عێراق پارچە پارچە بکرێت بەڕاستی خۆی هەرێمی کوردستان کاتی خۆشی خەڵکانی هەرێمی کوردستان کە ڕویان لە ڕێفراندۆم کرد سەبەبەکە ئەوە بوو کە حکووماتی عێراقی پابند نەبوون بە دەستورەوە ئەوەیە یعنی هیچ مەخرەجێکی تر نەبوو بە نسبەت هەرێمی کوردستان بەڵام بینیمان یعنی ئەم هەوڵەش سەری نەگرت باش کاک دکتۆر من دەمەوێت ڕاشکاوانە پێم بڵی تا ئێستا دادگای بە ناو فیدرالی من دەڵێم بە ناو فیدرالی چونکە دادگای فیدرالی نیە باو بوختانە نەکەین تا ئێستا چەند مادەی دەستوری پێشێل کردو زۆرێک لە مادەکانی دەستور هەر بڕیارێک بە تایبەتی ئەمن دەڵێم تشکیلەی ئێستای کە دوای 2021 دەست بەکار بوو بەڕاستی تشکیلەی پێشتری مدحت المەحمود لە ساڵی 2005 تا دەگاتە 2021 تەنها یەک قرار بەڕاستی قرارێک یعنی مایەی پرسیار بوو کە مادەی 76یان بە شێوازێک تەفسیر کرد گەورەترین کوتلە کە وای تەفسیر کرد کە لە دوای یعنی ساڵی 2010 لە ساڵی 2010 ئەمە نادەستوری بوو بەڵام بڕیارەکانی تر بەڕاستی جورئەتی ئەویان نەبوو پێشێلی دەستور بکەن حتا سەبارەت بە هەرێمی کوردستان ئێمە یەک بڕیارمان نەدیت یعنی زۆر داوا لە دژی هەرێمی کوردستان قائیم بوون بەڵام چونکە پابند بوون بە دەستور جورئەتی ئەویان نەبوو بەو شێوازە پێشێلی دەستور بکەن بەڵام تشکیلەی ئێستا زۆرێک ئێستا من دەتوانم خۆیان بەناو کەوتون بە هەوەستی خۆیان دەتوانم چەندین یعنی قرار باس بکەم چەندین بڕیاری دادگا باس بکەن کە پێشێلی دەستور کرایە وەزانم ڕوونە لە لای هەمومانێ ماوە نەماوە دەبینن بڕیارێک دەدرێ لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم دەکاتەوە باشە کاک دکتۆر محەممەد ئەگەر تەماشای هەر دادگای بە ناو فیدرالی بکەن ئێستا شوێنی پەرلەمانیشی گرتوتەوە کە ئیشی ئەو نییە ینی تەشریعیش دەکا شوێنی حکوومەتیشی گرتوتەوە شوێنی سەرۆکاتی کۆماریشی گرتوتەوە ئێکەواتە فەرقی ئەمە و محکەمەی سەورە چیە جا ئەو هەموو دام و دەستگا زەبەر لە حەمان بۆ چیە لە عێراق هەر دادگای فیدرالی هەبێ و بەس زۆر ڕاستە ئێستا وەکو جەنابەت ئاماژەتدا خۆی محکەمەی فیدرالی اختصاصاتی بە پێی دەستور لە مادەی 93 بەڕوونی بەخاڵ ژماردووە بەڵام ئەوەی ئێستا دەیبینین بالفعل لە هەندێک لە بڕیارەکانی بەو ئەخیرە حتى لە ئەو قانونی انتخاباتی پەرلەمانی کوردستان لە هەندێک لە بڕیارەکانی شوێنی دەسەڵات با بڵێن سوڵتەی تەنفیذی گرتوتەوە لە هەندێک بڕیار دەسەڵاتی با بڵێن شوێنی سوڵتەی تەشریعی گرتوتەوە کە مەثەلاً هەرێمی کوردستانی دابەشکرد بۆ چەند بازنە دواتر دێ بە پێی دەستور دەڵێ ئەولەویەت بۆ ئەو یاسایانەیە کە لە هەرێمی کوردستان دەرچوون کە دێ مەثەلاً کورسی کۆتاکەن هەڵدەوەشێنێتەوە لە بڕیارێکی تر ئەوەی کە تایبەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان شوێنی دەسەڵاتی تەنفیذی لە حکوومەتی اتحادی گرتوتەوە دەڵێ بەو شێوازە دەبێت تەوتین بکرێ ڕەواتبەکان لە بەنکێک کە سەر بە یعنی حکوومەتی اتحادی بی ئەمانە نەکاری بە هیچ شێوازێک کاری دادگانیە بالفعل وەکو جەنابەت ئاماژەتدا دادگای فیدرالی ئێستا سوڵتەی مطلقی هەیە شوێنی سوڵتەی تەشریعی گرتوتەوە شوێنی سوڵتەی تەنفیذی گرتوتەوە شوێنی سەرۆک کۆماری پەرلەمان بۆ قسە ناکە ینی پەرلەمانی عێراق بۆ قسە ناکە ڕازین بەوە خۆی من ئاگەم لێیە لە پەرلەمانی کوردستان تەنها بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان یعنی ئاگەم لێیە لە مداخلاتیان و هەندێکیان نووسراویشان ئاراستەی محکەمەی اتحادی کردووە بەڵام زۆرینەی هەرە زۆرە ڕازیە بە قەراراتی محکەمەی اتحادی بەداخەوە ینی هەرەشن بۆ ئەوێ دانیشتن و چاخۆنەوە بە کوردیەکەی خۆمان زۆر باشە ئەو بێسەرۆبەریەی کە ئێستا لە عێراقی ئەگەر زۆر بەڕاشکاوانە قسە بکەین بێسەرۆبەریشی سەیری تایە لە عێراق ینی ئەگەر کەسێ بچێ بۆ مفاوەزات نازانن لەگەڵ چێدا بنیشێ لەگەڵ چێ قسە بکە هەنی پرسیارەکە ئەمەیە ئێستا لە عێراق چێ بڕیار بەدەستە فەوزایەکێ ڕاستە عێراق بەڕاستی ئەگەر تەماشای عێراقی ناتوانی وەکو دەوڵەت تەماشای بکەی عێراق دەوڵەتێکە بەڵام سیادەی نییە و ئەو حکوومەتش کە هەیە بۆ نمونە محەممەد شیع سوودانی احتیمالە ئەگەر ئێمە لە نێزیکەوە چکە پەرلەمانتار بوو لەگەڵ لە خولی ئێمە یعنی پیاوێک احتیمالە مەبەستیتی کاری باش ئەنجام بدە بەڵام ئایا محەممەد شیع سوودانی ئەو هەموو دەسەڵاتی هەیە لە پەرلەمان خۆی کوتلەی تەیار الفوراتین دوو پەرلەمانتاری هەیە ئەوەی کە حکم دەکە لە عێراق بەڕاستی دەتوانین بڵێ دەولەی عمیقا هەیە حەشدی شیعیش هەیە کە سلاحی بەدەستەوەی ئەوانە حکمڕانی دەکەن سەرۆک وەزیران بۆیە لە مفاوەزات زۆر جار یعنی وفودی هەرێمی کوردستان شاندەکانی هەرێمی کوردستان کە دەچن مفاوەزات دەکەن لەگەڵ حکوومەت دەگەنە ڕێککەوتن بەڵام دواتر دەبینی هیچ لە خاڵەکان پێش یعنی جێبەجێ ناکرێت بۆ چونکە ئەو حکوومەتە قەراری بەدەستنی وەکو جەنابەت ئاماژەتدا یعنی ئێستا هەرێمی کوردستان تەمەشا دەکەی تو دەچێت مفاوەزات عادەتەن کە مفاوەزات دەکەی مناقەشە دەکەی دانوستان دەکەی
پشت دەبەستی بە دەستور، پشت دەبەستی بە یاساکان، پشت دەبەستی بە بەرنامجی حکومی، کارنامەی حکوومەت، پشت دەبەستی بە اتفاقی سیاسی. ئێستا تەمەشا بکە هەرێمی کوردستان یعنی کە دەچی ئەگەر دستورە، ئەگەر یاسایە، ئەگەر اتفاقی سیاسیە، باشە، ئەگەر کارنامەی حکوومەتە هەمووی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، بەڵام کێشەکە ئەوە بە هیچ شێوازێک پابندی ئەمانە نین، پابندی دەستور نین، پابندی اتفاقی سیاسی نین. یعنی بۆیە دەبینین یعنی چەندی ماوە زیاتر دەڕوا وردە ئەوان فشاری زیاتر لە هەرێمی کوردستان دەکەن و گفتوگۆکانیش بێ دەرەنجامن. دکتۆر محەممەد، من دەمێت زۆر بەڕاشکەوانە وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە. ئێستا ئەنفالێکی ئابوووریان دەست پێ کردووە، هیچ جیاوازی لەگەڵ ئەنفالەکەی سەردەمی سەدام حوسێن نییە، دەیانەوێت 6 ملیۆن کورد بخنچێنن لە برسا بیکوشن. بەڵام پرسیارەکەی من ئەمەیە، ئایا ئەنی هیچ بیانوێک نەماوە بە حکوومەتی هەرێم و بە خەڵکی کوردستانی نەگرن، هەرچی بیانوو بوو بیانوەکانیان بڕا، یەک بیانوو ماوە بەڕای تۆ ئەمەش ناچێتە سەر بیان، ینی چاوەڕوان نەکەین ئەم بیانوەش بێ بڵێن پارەتان بۆ نانێرین وەکو تەیب سامی وایوت، ئێوە زۆربەتان ناوتان ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عایشەیە، ئەو ناوانە نەگۆڕن ناینێرین، تۆ بڵێ ئەمەش نەکەن. ئەوەی جناب دەڵێ زۆر ڕاستە، یعنی بە فعلی ئەنفالە بەڵام بە شێوازێکی تر زووتر عەرەب قسەیەکیان هەیە دەڵێن قەطع الأعناق ولا قەطع الأرزاق. ڕاستە. ئەو پێشووتر جنوساید بوو، بەڵام ئێستا ئەنفالی هەرێمی کوردستان دەکەن لە ڕێگای بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان، کەمە بە هیچ شێوازێک بەڕاستی مایە قبولکردن نییە و بە فعلیش هیچ مبرڕێک نییە. یعنی تۆ ئایا مۆزەفینی هەرێمی کوردستان، موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوانیش عێراقی نین ئێستا بە پێی دەستور لە ڕووی واقعی باشە بۆ یعنی بە چ بیانوەیەک بە عێراقیمان نازانن، بەڵام یعنی کە هەوڵ دەدەیت زیابێتەوە مشکلەکە ئەوەیە کە هەوڵی دەدەیت زیابێتەوە نە ئەمەیان قبوڵە نەوەکو عێراقیش قبوڵەکەمان لێ دەکەن. زۆر بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بووی. زۆر سوپاس.